لە کاتێکدا جیهان چاوەڕێی بڕیاری یەکلاکەرەوەی زلهێزەکانە لەسەر چارەنووسی ناوچەکە، دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان جارێکی دیکە ناو و ناوبانگی کوردیان خستەوە نێو بازاڕی دزی و قاچاقیەوە. دۆسیەی دیارنەمانی چەکە ئەمریکیەکان پەردەی لەسەر ئەو ڕاستیە لادا کە دەسەڵاتدارانی هەولێر و سلێمانی جگەلەوەی لە ئاستی نیشتیمانیدا شکستیان هێناوە، ئێستا بوونەتە مەترسیەکی نێودەوڵەتیش. لە شەشەمین ڕۆژی جەنگی ئەمریکا و قەوارەی ئیسرائیل دژی ئێران، دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بژاردەی بەشداری حیزبە کوردیە ئۆپۆزیسیۆنەکانی ڕۆژهەڵاتی هێنایە بەرباز، بەڵام دواتر ئەو بژاردەیەی دوور خستەوە واشکرای کرد چەکیان بۆ ئەو هێزانە ناردووە، بەڵام کوردەکان لای خۆیان گلیان داوەتەوە. The hostilities start surprisingly, and it seems to be a massive. لەم چوارچێوەیەدا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە لێدوانێکیدا بۆ کەناڵی فۆکس نیوز ئەمریکی ڕایگەیاند ئەو چەکانە من نەمدزیون، لە سلێمانی هیچ کەس ئەو چەکانەی نەدزیوە، بەڵام من ناتوانم بە ناوی لایەنی دیکەوە قسە بکەم، بەڵام ئەو قسانە لە هیچ و خۆڕایی ناتون. ئەوتیشی ئەوە شتێکی جیاوازە کە دزی لە هاوپەیمانەکانت بکەیت، جێی شەرمەزاریە، لێکەوتەی خراپیشی دەبێت. تاڵەبانی ڕاستی دوو ئیدارەیشی پشتڕاست کردەوە، وتی حکوومەتمان هەیە کە لە ڕاستیدا حکوومەت نییە. لا وەڵامی ئەمەدا پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی ماوە بەسەرچوو لە سەنگەری حیزبەکەیەوە بێئاگالەوەی ئەو وتەبێژی حکوومەتە ڕایگەیاند ئەگەر ئەمریکیەکان چەکیان بە لایەنێکدا بێت خۆیان دەزانن بە چ لایەنێکیانداوە و درەنگیان زوو ڕاستیەکەی بۆ هەموو لایەک ڕوون دەبێتەوە. وتەکانی تاڵەبانیشی بە چاواشەکاری ناوهێنا. ئەوان خۆیان باشە زانن سیلاحەکەیان بەکێداوە، چۆن پێیان داوە، لەکوێ پێیان داوە، و بێگومان شەرمیش ناکەن لەوەی کە ڕای بگەێنن کەکی ئەم سیلاحی بردووە. دواتر لەلایەن پەیجە بندیوارەکانی پارتیەوە گرچەی ڤیدیۆیی چەند بار هەڵگرێکی سەربازی پڕ لە چەک بە ژمارەی دژە تیرۆری یەکێتیەوە وەک بەڵگەیەک بۆ گلدانەوەی چەکەکان لای یەکێتی بڵاو کرایەوە. لا کاردانەوەدا دژە تیرۆری یەکێتی ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە وێڕای ڕەتکردنەوەی بێسەر و شوێنکردنی ئەو چەکانە لەلایەن یەکێتیەوە. تۆپەکەی هەڵدایەوە گۆڕەپانی پارتی و بە زمانێکی توندیش ڕایگەیاند نەک چەند بارێکی گەورەی چەک، بەڵکو دەرزیەکیش لەم هەرێمە دیار نەمێنێت مەسرور بارزانی لێی بەرپرسە، چونکە بەناخێری سەرۆکی حکوومەتە. ڕاستیەکە ئەوەیە هەردوو لا تێوەگلاون، هەردوو لاش بەرپرسن لەو ئابڕوچوونە نێودەوڵەتیەی بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە. ئەوەی ئەمڕۆ لە نێوان پارتی و یەکێتی دەگوزارێت نوێ نییە، ئەوان مێژوویەکی درێژیان لە تاڵانکردنی سامانی گشتی هەیە. حکومڕانیەک باودی و کردنی شۆفڵ و محاویلە دەستی پێکرد بێت، بێگومان لە فرۆشتنی خاک و چەکی شۆڕژدا کۆتایی دێت. ئەمڕۆ ناوی هەرێمی کوردستان لە میدیا جیهانیەکاندا وەک شوێنی ونبوونی چەک و تەقەمەنی دەهێنرێت. لێدوانەکانی دۆناڵد ترامپیش لێدانێکی گەورە بوو لە ئابڕووی ئەو دەسەڵاتەی ساڵانێکە بە پارەی میلەت و بە لۆبی پەرلەمانتار و کۆنگرێسمانی خانەنشین و ئێکسپایر دەیەوێت وێنایەکی ساختە بۆ خۆی دروست بکات.